ژنانی تێکۆشەر و بوێر، ژنانی ئازار چەشتوی دەستی زوڵم و زۆرداری نظامی مەسهەبی سەرمایەداری پیاوسالار. لە کاتێکدا بەرەو پیری 8 مارس ڕۆژی جیهانی ژن دەچین کە ڕژیمی دژەژنی کۆماری ئیسلامی بێجگەل لە شەڕێک کە سەبارەت بە سیاسەتە چەوتەکانی لە ناوچەکە و جیهاندا و دژ بە جەماوەری خەڵکی ناڕازی و مافخوازی ئێران بەرۆکی گرتووە، گیرۆدەی چەندین قەیرانی قوڵترە. ئێمە دەبێ لە 8 مارسی ئەمساڵدا بە توکمەکردنی ڕیزەکانمان و ڕێخستنی مەراسم و ئاکسیۆنی جەماوەری بەرین هەوڵ بدەین ئاراستەی ڕووداوەکان لە ئەگەری هەر ئاڵ و گۆڕێک کە بەهۆی ئەم قەیرانانەوە دێنە ئاراوە لە قازانج و بەرژەوەندی ژنان و خەڵکی کرێکار و زۆر لێکراو بشکێتەوە. بەرەبەرە دەسەڵاتی ڕەشی ئەم ڕژیمە کۆنەپەرستە دژە ژنە ڕابماڵین. بێگومان بە هەڵتەکاندنی ئەم دام و دەستگا سەرکوتگەرە مەزهەبیە، بە هەڵوەشاندنەوەی ئەم سیستەمە ناعەداڵانەیە و سڕینەوەی یاسا و ڕێسای غەیرە ئینسانیەکانی و بە هەڵوەشاندنەوەی ئەم کۆمەڵگا چینایەتیە نابەرابەرە کە تێدا قورسایی هەژاری و بێکاری و برسێتی و ڕۆژڕەشی زیاتر لەسەر شانی ژنانە، نەک تەنیا ژنانی ئێران و کوردستان بەڵکو و پیاوان و هەموو مرۆڤایەتی بەگشتی ڕزگار دەبێ و تەنانەت ئاسمانی ڕوونی ئازادی و ڕزگاربوون لە کۆنەپەرستی بەڕووی ژنان و پیاوانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا دەکرێتەوە. بژی 8 مارس بژی ئازادی و یەکسانی و ژیانێکی ئینسانی.